ئەوەی هەیە معادلەی سیاسی و ئەم وڵاتە وێرانەیە ئەوەی هەیە شتی فەیکە. بەڕێستان ئەگەر بچنە پەرلەمانی عێراق پلانتان چییە؟ پرۆژە و بەرنامەی ئێوە چی ئەبێ بۆ ئەوە؟ پلانم ئەوەیە بتوانم کە بە فلتەری میلەت تێپەڕ ببم. میلەت چێوێ؟ میلەت ژیانێکی ئەوێت، گوزەرانێکی ئەوێ بۆ نمونە یعنی ئەمین بێ لەو ئاو هەوا و ژینگە و خۆراک و دەرمانەی، ئەمین بێ لەوەی کە قوتی نەکەوێتە بەر مەترسیەوە، موچە و ئەوەی هەیە لە بەرزکردنەوەی هەبێ، مناڵەکانی کە تەخەڕوجەکەن لە داهاتوویەکی چۆن بڵێ ڕوونیان هەبێ و تەعین بکرێن، یاخود بڵێن دەست ڕەنگینەکان کاریان بۆ ببینێتەوە، یاخود بڵێن ڕێگاوبان و ژینگە ئەوانە ئەوە بکەین. ئەگەر لەو فەرز نات لەوانەیە کەسانێکش برسن بەتەنا خۆ چیت پێ خۆ ئەتوانم خێمەیەک هەڵدەم لە پێش پەرلەمان بۆ دنیای دەرەوە بە زمانەکانی کە بە ئینگلیزی و عەرەبی بڵم کاکە ئەوەی هەیە معادلەی سیاسی و ئەم وڵاتە وێرانەیە ئەوەی هەیە شتی فەیکە بەدەسەڵات و بە معارەزەتەوە بەستەنها بۆ ئەوەیە کە وانی شانی بن کە ئەمە وڵات تەواو ئازادی هەیە ئەوانە ئەتوانی خۆ بە دڵنیاییەوە.